سڵاوتان لێبێ من سرود خۆشید فەرمانبەر لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. لە خزمەتتانین لە کەناڵی ئاسۆی زانکۆوە بۆ باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە زانکۆڵاین پارالێل ئێواران بۆ ساڵی خوێندنی 2021-22 بۆ بەشی زانستی سیاسی یاخود زانستە سیاسیەکان کە بەشەکانی بریتین لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و سیستمی سیاسی و سیاسەتی گشتی و چەند بەشێکی تر. لە خزمەتتان نابین لەم ڤیددیۆیەدا باسی ئەو بەشانەتان بۆکەین کەمترین کۆنمرەی وەرگیراویان بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندە. ئێوەش بینەری ڤیددیۆکەمان بن بۆ ئەوەی سوودی لە بین و کەمترین کۆنمرەکان بزانن بە هیوای سەرکەوتن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. خۆشەویستانتان، هاوڕێیانتان، قوتابیانی ئازیز ئاگادار بکەنەوە ئەوانیش سوود لە کەناڵەکەمان ببینن بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین کێشەیان بۆ دروست نەبێت. ئاواتمان سەرکەوتنتانە.